بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ڕێگای کەلات سلێمانی یەکێکە لە ڕێگا ستراتیژی و سەرەکیەکانی تاقارێمەکەمان کە هەرێمی کوردستانە. چەندین ساڵە ڕێگای کەلات سلێمانی بووە بە ڕێگای مەرگ و سەدان ڕووداوی هاتوچۆی دڵتەزیێن تێیدا ڕوو دەدات. پرۆژەی جووتسایدکردنی ڕێگای کەلات سلێمانی لە ساڵی 2013ەوە چووەتە بواری جێبەجێکردنەوە. تا ئێستاش کە 9 ساڵەییشی تا دەکرێت تاوەکو باون و تەواو کراوە و کە لە 180 ئەو دوای پرۆژەکە نەک هەر تەواو نەکراوە بەڵکو لە 140 تەنانەت پرۆپۆزەڵشی بۆ نەکراوە. بەڵکو ڕێگاکە زیادت یەک درا و بەلادانە کاتیەکان و لە 8 ڕێگای سەرەکی ئەو شوێنەیە بۆ ماوەی 6 کیلۆمەتر لادانی کاتی دروست بووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 750 وڵاتی بووە بە قوربانی ئەم ڕێگایی کە حکوومەت لێی بێباکە. نزیکی 4000 بۆ 4500 کەمەندام و بریندارن. ئێمە شۆک و کەسوکاری قوربانیانی ئەم ڕێگایە وەک چین و تۆژەکانی گەرمیان کاتێک ڕۆژانە کەسێک دەبێتە قوربانی دیسان وەک ئەو ساتەیە کە ئێمە جەرگمان سوتاوە و تەرمی ڕۆڵەکانمان بۆ دەگەڕێتەوە بۆی خراپی ڕێگاکە و بێباکیتان. وەزیری ئاوەدانکردنەوە چەندی جاراتوە بۆ ئەم ناوچەیە بەڵێنی زۆر گەورە دەدات وەک دروستکردنی سکەی قیتار. ئەمە لە کاتێکدایە ئێمە کێشەی ڕێگاوبانمان هەیە. ئەم کەم تەرخەمی حکوومەت بەرامبەر گەرمیانیەکان لە کاتێکدایە ڕۆژانە ڕۆڵەی گەرمیانە دیفاع دەکات ڕووی سینگی کردووە لە گولە. جگە لەو داهاتی لە گەرمیان بۆ ئەوێ دەڕوات و ئەگەر هیچ نا لە 100 تەرخان بکرایە بۆ ڕێگایە ئێستا ڕێگاکە تەواو کرابوو. یەکێک لە گەورەترین داواکارەکانی خەڵکی گەرمیان لەم کات و سادەدا تەواوکردنی ڕێگای مەرگ کەلات سلێمانیە. مۆڵەتی ماوەیەکی کەم دەدەین بە بەڕێستان بۆ وەڵاندانەوەمان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان. دەستان خۆش زۆر سوپاس.